خوشکی بەڕێزم زیاتر ڕووم لە تۆیە. کاتێککە هاوسەرگیری لەگەڵ پیاوێکدا کردووە لەگەڵیدا بە قەناعەت بە، چونکە قەناعەت ئەوەی خوا پێتانی داوە پێی ڕازی بە. ئەساس و بنچینەی بەختەوەری خێزان و ماڵ ئەوەیە کە ئەو کەسە خوای گەورە چی پێدا و قەناعەتی پێ هەبێ، چاوی لە خەڵک نەبێت، تەماشای خەڵکی نەکات، وا نەزانی ئەو کەسانەی کە دەوڵەمەنن ژیانیان خۆشە. وەڵاهی ژن هەبووە، ئافرەت هەبووە، پیاو هەبووە، کێشەیان هەبووە لە یەک جیا بوونەتەوە، وەڵاهی لە کاتێکە زۆر دەوڵەمەند بوونە خێزانەکەی دەویست سەروی 700 دەفتەری هەیە پیاوەکەم، بەخوا لێ جیا بووە. بۆ لەبەرەوە کە نەگونجان تەواو کە خۆشەویستی نەبوو پارە چی لێکەی، وا نەزانی ئەو کەسێک کە دەوڵەمەنە تەواو بەختەوەرە. خەڵکی وایە فەقیرە، زۆر لە دەوڵەمەنەکان لەگەڵ خێزانەکەیدا و لەگەڵ مێردەکەیە بەختەوەرترە، چونکە بەڕاستی ئەگەر ئینسان ئەو بەشەی خوا پێداوە قەناعەتی هەبێ بێگومان دڵخۆش دەبێ. خوشکە بەڕێزەکان، بۆیە کارێکی وەها مەکەن لەگەڵ پیاوەکانی خۆتانە قەرزاریان کەن. ئافرەتانی پێشوو هەندێکیان ڕەحمەتی خوایان لەبێ کاتێککە لە ماڵ دەرەچوو پیاوەکانیان بۆ کەسابەت چیان پێدەوتن، بەیانیان کە دەرەچوون ئەیانوت ئەی پیاوەکەم، ئەی مێردەکەم، تەقوای خوا بکە، ڕزقی حەڵاڵمان بۆ بێنەوە، حەراممان بۆ مەهێننەوە، لەبەر خاتری ئێمە خۆتان گونەهبار مەکەن، ئەوەی خوا پێتانیدا بە حەڵاڵی بۆمان بهێنەوە، چونکە ئێمە سەبر دەگرین لەسەر برسێتی، بەڵام سەبر ناگرین لەسەر حرام و ئاگر، چونکە حرام بۆ ئاگرمان دەبێت. بەڵام زۆرێک لە ئافرەتان هەیە چاو لە خەڵکی دەکەن، ئەوم بۆ بکڕا، ئەوم بۆ بکڕا، ئەوم بۆ بکڕە، پیاوەکەشی دەتوانایانی ئەوم بۆ بکە، پیاوەکەی ناچار داماوە قەرزاری دەکا، زەلیلی لای خەڵکی دەکات، خەمباریشی دەکات، داماوی دەکات. ئینسان دەبێت قەناعەتی هەبێ، ئەو بەشەی خوا پێداوە، چونکە لەوانێت حەسادەت بە کەسێک بەری فڵان کەس دەوڵەمەنە، بەڵام بەخوا ئەویش کۆمەڵێک کەم و کوڕی هەیە، هیچ ژن و پیاوێک نییە یەکسان بن. پیاوەکەی فڵان کەس ژنەکەی با بۆ سەفرە، ڕاستەکەی با بۆ سەفرە، پیاوەکەی تۆ ئەمەی کەمتر تایە، بەڵام پیاوەکەی تۆش سیفەتی جوانی تایە لەو پیاوەی ترە نییە. کەس کامل نییە، ئێمە بە یەکەوە جوانین، بە یەکەوە کامل دەبین. ناکرێ خەڵکی چی کرد منیش ئەوە بکەم. پیاوەکەی خۆت خۆشەوێ قەرزاری مەکە، پیاوەکەی خۆت خۆشەوێ وای لێ مەکە خەڵکی قسەی پێ بڵێ، زەلیلی بکە، سوکایەتی پێ بکە، پارەکەم بەرەوە. وا لە پیاوەکەت مەکە جەڵدی دەماغ لێدا لە خەم و خەفەتا تووشی دەیها نەخۆشی ببێ. بۆیە ئەگەر ژن بە تایبەتی کە سیفەتێکیان تایە بەداخەوە بە عام وەفایان کەمە بۆ پیاو، هەرچیان بۆ بکەی زۆر جار دەڵێن قەت خێرمان لە تۆ نەبینیوە. بۆیە دەبێت خۆت لەگەڵەوە ڕابێنی کە خێزانت زۆربەی کات دەستخۆشی دێ ناکات، ئەبێ لەگەڵەوە ڕابی، لەگەڵ ئەمەدا بێ ڕابی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم چەندێک چاکەی لەگەڵا بکەی ئەڵێ خێرم لە تۆ نەبینیوە. بۆیە ئەو شتە ئاساییە لای ئافرەت، ڕوو ئەدا و زۆر زۆریش ئاساییە، بەڵام ئەوە گرنگە خوشکی بەڕێزم پیاوەکەی خۆت قەرزار نەکەی.